ئەرکی گەورەی ماڵ لە پەروەردەکردنی خێزانە چییە؟ گەورەی ماڵ چۆن بتوانێت بە ئەرکی خۆی هەستێ و ڕەفتاری جوار بنوێنێ و خێزانەکەی ئەندامانی خێزانەکەی بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی جوان پەروەردە بکات تاکو ئەندامانی خێزانەکە لە ڕووی هەڵس و کەوت و لە ڕووی ڕەفتارەوە تەندروستانە ڕەفتار بکەن. ئەوە گەورەی ماڵە کە دەتوانێت ئاراستەی ئەندامانی خێزانەکەی زۆر کات دیاری بکات. زۆرجار گەورەی ماڵ ڕەفتارێکی نەشیاو دەنوێنێت بمانوێ نەمانوێت ئەم ڕەفتارە نەشیاوە کاریگەری ئەبێ لەسەر زۆربەی ئەندامانی خێزانەکە و ئەوانش دووبارەی ئەکەنەوە و هەندێک جاریش هەر ئەم گەورەی ماڵە دەتوانێت ڕەفتارێکی باش بنوێنێت بۆ ئەوەی ئەندامانی خێزانەکە چاولەم بکەن. کوردیش دەڵێت گەورە ئاو دەڕژێ و بچووک پێ تێدەخات، یاخود دەوترێ ئەگەر گەورەی ماڵ باش بوو زۆربەی ئەندامانی خێزان باش دەبن. خۆ ئەگەر گەورەی ماڵ خراپ بوو زۆربەی ئەندامانی خێزان خراپ دەبن. بۆیە گرنگە گەورەی ماڵ هەمیشە ڕەفتارە بنوێنێت، هەمیشە هەڵس و کەوتێ بکات کە جێگەی بایەخ بێت لە ڕووی باشیەوە لای ئەندامانی خێزانەکەی بۆ ئەوەی خێزانەکەی جۆرێک ڕەفتار بنوێنێت کە ببنە قوتابخانەیەکی باش. ئەوە گەورەی ماڵە کە دەتوانێت ببێتە باوکێکی باش یاخود بێتە دایکێکی باش، وەکو قوتابخانەیەک وابێت منداڵەکانی لەو قوتابخانەیەدا فێری هەڵس و کەوت و ڕەفتاری جوان بکات. ئەوە گەورەی ماڵە کە دەتوانێت منداڵەکانی بە جۆرێ پەروە دەکات کە لەناو کۆمەلگادا کەسێکی باش بن. ئەوە گەورەی ماڵە کە دەتوانێت وا هەڵس و کەوت بکات کە هەڵس و کەوتەکانی هەڵس و کەوتێکی باش و جوان بێت تاکو منداڵەکان چاوی لێ بکەن. گەورەی ماڵ ئەو قوتابخانەیەیە کە ئەندامانی خێزان بە باش یاخود بە خراپ لێوەی فێر دەبن. ئەمڕۆ باز لە ئەرک و ڕۆڵی گەورەی ماڵ دەکەین. باوگە بێ قەت وەبێ پێویستە ڕنگدارەی بەسەر نەوەکانیشیەوە تۆ لە بەیانی لە ماڵەوەکەیتە دەرەوە تەمسیلی عیلەکەتەکەی باشە و چاکە و ڕێگەی ڕاست بگرن لە ژیانی کۆمەڵگا و لە ناو میلەتەکە. کوردەواریا لە گەورە ڕژە بچووک پێ دێ. ئەگەر گەورەی ماڵ چاک بوو ئەوانیش ئەندامەکانی هەمویان باش دەڕێت. باوکو دایک وەکو کامێرە وایە کە فلیم لێهاتەوە عەدەسە بزەبەت ئەوەیە. سڵاو خۆشەویستانم، خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورۆپا شاناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ لە نێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ کامێرەمانی هاوکارم یاوە جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی وەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە ئەرک و ڕۆڵی گەورەی ماڵ دەکەین. دەپرسین گەورەی ماڵ تا چەند گرنگە ڕۆڵێکی باش ببینێت لە ئاشتەوایی نێوان ئەندامانی خێزانەکەیدا. گەورەی ماڵ تا چەند گرنگە وەکو قوتابخانەیەک وابێت ئەندامانی خێزانەکەی فێری پەروەردەیەکی جوان بکات. گەورەی ماڵ تا چەند گرنگە هۆکارێ بە بۆ دروستبوونی سۆز و خۆشەویستی لە نێوان ئەندامانی خێزانەکەیدا. ئەگەر گەورەی ماڵ خراپ بوو تا چەند پێ وایە منداڵەکانیش خراپ دەبن. ئەگەر گەورەی ماڵ باش بوو تا چەند پێ وایە منداڵەکان باش دەبن. خۆمەرج نییە قوتومت هەموو ئەندامەکانی خێزان لە گەورەی ماڵ بچن، بەڵام بمانەوێ نەمانەوێ هەندێشت باش بێ یاخود خراپ کاریگەری دەبێت لەسەر ئەندامانی خێزان و ئەوانیش شتەکانی گەورەی ماڵ دووبارە دەکەنەوە ئەگەر باش بێ یاخود خراپێت. وەڵامی ئەم پرسیارانە لای هاوڵاتیانە بابزانی ڕاوە چوونەکانە چییە؟ سەبارەت بەم بابەتە بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرمونون. ئەمڕۆ باز لە ئەرک و ڕۆڵی گەورەی ماڵ دەکەین.
باوگە بێ قدوە بێ پێویستە ڕنگدارەوەی بەسەر نەوەکانیشەوە تۆ لە بەیانی لە ماڵەکەیتە دەرەوە تەمسیلی عیلەکەتەکەی. باشە و چاکە و ڕێگەی ڕاست بگرن لە ژیانی کۆمەڵگا و لە ناو میلەتەکان. جا کوردەواریا لە گەورە ئەڕژە بچووک پێدێ. ئەگەر گەوری ماڵ چاک بوو ئەوانیش ئەندامەکانی شەمیان باش دەرەچێت. باوکو دایک وەکو کامێرە وایە کە فلیم لێهاتەوە عەدەسە بزەبەت ئەوەیە. بە بڕوای تۆ گەورەی ماڵ چ ڕۆڵێکی هەیە لە ئاشتەوایی و لە پەیوەندی نێوان ئەندامانی خێزاندا؟ بەڵێ بۆ خودی خەزانەکە هێنا تاسیری زۆرە ئەبێ بە قدوێ بۆ عیلێ بەڵێ بڵێ تاسیری زۆرە بڵێ بڵێن باوکە وەکو باوکە وەکو دایک بەڵێ گەورەی ماڵ تا چەند گرنگە بە جۆرە ڕەفتار بکات کە ئاشتەوایی لە نێوان ئەندامانی خێزانەکە دروست بکات، خۆشەویستی لە نێوان دڵی ئەندامانی خێزانەکە بچێنێت. خۆی چۆنە وەکو دایک و باوکو نابێ فەرق جیازی بکات لە بینی مناڵەکانە کچ و کوڕەمان و خۆشەویستی بەڕاستی لە ناخیان هین بە دروست بێ گەورە بچووکی خۆشەویستی بۆ خوا بۆ باوک بۆ دایک ئەبێ باوکە بێ قدوە بێ. گەورەی ماڵ چ ڕۆڵێکی هەیە لە ئەشتەوایی نێوان خێزاندا؟ چۆن ئەتوانێت ئاراستەی خێزان دیاری بکات؟ دەستخۆشیدان لێ دەکەم گەورەی ماڵ تەبعاً کاریگەری هەیە بەسەر ماڵەوە دەتوانێت ئاشتەوایی بخاتە ماڵەوە بەوەی کە لێبوردەی هەبێ بەرامبەر لەو شتانەی کە ڕوبەڕووی ماڵ دەبێتەوە. جا لە ڕووی هەر گیر و گرفتێکەوە کە تووشیان دەبێ پێویستە بە هەردوو لە بە گەورەی ماڵ و بە کەسەکان زاڵ بن بەسەر بارودۆخەکەیە. بەڕێز تا چەند گرنگە گەورەی ماڵ بە جۆرە ڕەفتار بکات، بە جۆری هەڵسو کەوت بنوێنێت کە هەڵسوکۆتەکانی باش بن بۆ ئەوەی کە ئەو هەڵسوکۆتە باشە بگوازێتەوە بۆ ئەندامانی خێزان بۆی سبێنی ئەمانیش هەمان هەڵسوکۆتێ و دووبارەکەنەوە. خۆ ئەگەر بە پێچەوانێشەوە بە خراپی مامەڵە بکە لەوانەیە بە هەمان شێوە ئەم هەڵسوکۆتە خراپی ئەم ببێتە مۆرکێکی ئەوانیش و ئەوانیش بەو شێوە ڕەفتار کرد. بەڵێ کەسێک کە خۆی بە گەورەی ماڵ بزانێ و خۆی بە پێشەوەی کەسەکان بزانێت لە ماڵەدا پێویستە ڕنگدارەوەی بەسەر نەوەکانیشەوە هەبێت، چونکە ئەگەر ڕەفتاری خراپ و هەڵسوکەوتی نەشیاو بکە لە داهاتوودا بێگومان نەوەکانیش یان کەسەکانیش چاو لەو دەکەن و هەمان ڕەفتار دووبارە دەکەنەوە. ئەگەر گەورەی ماڵ خراپ بوو تا چەند پێ وایە خۆشەویستی و سۆز و محیبەت لە نێوان ئەندامەکانی خێزانە بوونیان دەبێت؟ بەتەئکید ئەگەر کەسێک لە ماڵەوەدا زەبر و زەنگ و خراپ بوو گەورەی ماڵ کاریگەری بەسەروانەوە دەبێت حتمما کاریگەرێکی سلبیان بەسەرەوە دەبێت. بەس بە پێچەوانەشەوە ئەگەر هەڵسوکەوتێکی باش و نەرمونیانیان لەگەڵ بێ و پیادەیەکی ڕەفتارێکی جوان بکە حتمما بە جوانی ئەوانش پەروەردە دەبن و گەورە دەبێت. تا چەند پێ وایە گەورەی ماڵ پێویستە قوتابخانەیەک بێت بۆ فێرکردنی ئادابە جوانەکانی ئەندامانی خێزان؟ بەتەئکید پێویستە ئەو کەسێک کە گەورەی ماڵە زانیاری تەواوی لەسەر خێزانداری هەبێ، پێویستە زانیارێکی تەواو کۆ بکاتەوە بۆی ئەوانیش چاوی لێ بکەن ڕنگدانەوەی بەسەر ئەوان هەبێ. پێویستە قوتابخانەیەک بێ بەوەی کە ڕەفتار و کردداری جوانیان فێر بکە و لە داهاتوودا ئەوانیش سوودی لێ ببینن. ئەرکی گەورەی ماڵ لە پەروەردەکردنی خێزانە لە ئاشتەوایی نێوان خێزانە بە بڕای تۆ چییە؟ خۆشی و جوانی تربیەت و ینی هینی ئاسان لەگەڵ مناڵا بکەیت، ئاسانکاری بۆ مناڵ بکەیت. تا چەند گرنگە گەورەی ماڵ بە چەشنی قوتابخانەیەک بێت بۆ فێرکردنی پەروەردەی جوان بۆ منداڵەکانی بۆ ئەندامانی خێزانە؟ هەتا بە گەوری لەگەڵانە هەڵسێ و دانیشێ باشترە بە ئاسانی بە ڕێک و پێچی کار ئاسانیان بۆ بکە و تربێتێکی جوانیان دابە ئەوە گەورەی قوتابخانەکەیت. زۆر جار دەوترێت ئەگەر گەورەی ماڵ باش بێت زۆربەی ئەندامانی خێزان باش دەبن، ئەگەر ئەو خراپ بێت زۆربیان خراپ دەبن. تا چەند پێ وایە ئەگەر گەورەی ماڵ نەیتوانی بە ئەرکی خۆی هەستێ ئاشتەوایی دروستکە لەنێوان ئەندامانی خێزانە، خۆشەویستی و پێکەوە ژیان لە نێوان ئەو خێزانەدا لەنێوان ئەندامانی خێزانەکەدا بوونی دەبێت. ئەگەر بە ئاسانی بە ڕێکپێشی لەگەڵان هەڵسیت و دانیشەوە ئاشتەوایی و خۆشی و تربێتی خێزانەکە و جیا اینجا کە تۆ لە بەیانی لە ماڵەکەیتە دەرەوە تەمسیلی عیلەکەتەکەیت. تۆ گەر کەسێکی باش بی لە دەرەوە لەگە ماڵەوە کەسێکی باشی شەبی لە دەرەوە، ئەگەر کەسێکی خراپیش بی کەسێکی خراپە بی لە دەرەوە. بۆیە هەتاوەکو بە ئاسانی و کار ئاسانی بۆ ماڵ و مناڵێ بکەیت و بەڕێک و پێچی لەگەڵان هەڵسیت و دانیشی باشترە بۆ خۆت. هەڵسوکۆتی خراپی گەورەی ماڵ تا چەند کاریگەری هەیە لەسەر خۆشگوزەرانی؟ کاریگەری ئەبێت چۆن؟ کاریگەری زۆر زۆر ئەبێ. هەتا تۆ باشتر لەگەڵان هەڵسوکۆتەکانیش باشترە بن تا بە خراپی لەگەڵان هەڵسوکۆتکەی کە تۆ گەورەی ماڵەکەی خراپترە بن ئەوان لە دەرەوە. گەورەی ماڵ باسی گەورەی ماڵەکەین.
ئەرکی گەورەی ماڵ چییە لە پەروەردەکردنی ئەندامانی خێزان و لە دروستکردنی ئاشتەوایی لە نێوان ئەندامانی خێزاندا؟ تاوان کە یەکێک گەورە بوو لە ماڵا بێ ئەندامانی و خێزانە هەموو چاوەڕوانی ئەو کەسن کە ڕێنمایان کە بە خێوکردنیان ژیانیان بۆ دابین کە ڕێگەی ڕاستیان پیشان بە ئەو شتانەی کە باشە لە ژیانە ئەگینا ئەگەر وانە بێت ئەگەر گەورەکەی ماڵ باش نەبوو بە تاکید مناڵەکانشی وەکو خۆی دەرەش. دەوترێت زۆر جار گەورەی ماڵ ڕفتارێکی نەشیاوە کات ئەم ڕفتارە بمان نەمانوێە پێچوانە دەبێت لای منداڵ و ئەمیش وەکو ئەو هەڵسوگۆتەکە تا چەنەمە ڕاستە تاکید یعنی ناڵم 100% وایە بەس لە 1970 ئەو شتانە تاسیرەکات کە باوک یاک دایک خراپ بوو لە ماڵەوە مناڵەکانشی چاویان لە خراپەی ئەو دایک و باوکە دەبێت. ئەگەر گەورەی ماڵ بە ئەرکی خۆی هەستا ڕۆڵی خۆی بینی لە پەروەردەکردنی ماڵ و منداڵیدا تا چەند بەلاتەوە پێ دوایە با بڵین ئەو ئەندامانێکی پتە دەبن لە ناوێکە خۆشەویستی پێکەوە ژیان هاوکاری لە نێوانە ئەبێت هەمیشە پێکەوە دەبن. بەڵێ تاکید دانی ئەگەر گەورەی ماڵ لە ماڵەوە تەبایی و ڕێک و پێک لەگەڵ خێزانی خۆیان کە لە بیدایەتەوە کە خێزان دروستەکە ئەگەر بە ڕێک و پێکی هێنای ئەو مناڵانش وردە وردەکە گەورە بن لەو خێزانە حتمما چاو لە دایک و باوکیانەکەن و ڕێگە ڕاستەکە گرنە بێت. جاری وهەیە گەورەی ماڵ دڵی خەڵک زۆر دێشێنێت یعنی خەڵک زۆر زیبیرەکات چ لە کە سوکاری خۆی چ لە کە سوکاری بۆ نمە ژنەکەی یا خۆ ژنەکە بۆ نمونە تا چەند ئەمە پێ وایە ئەم کە سوکارە ئیتر لە منداڵانە دوورەکەونەوە ئیتر ئەم منداڵانە بێکەس دەمێنەوە چکۆ ئەم باوکو دایکە تا ساڵ ئەوان نامێنن دواتر ئەم منداڵانە لەوانەیە بێکەس بمێنەوە بەهۆی هەڵسوقەتی نەشاوی دایک و باوکەوە. ڕاستی مەسەلەن جاری وایە دایکێک یا باوکێک خراپە بەرامبەر کە سوکاریان کایتە بار شێوەیەک بێت یعنی ئەو خێزانەی بەرامبەریان مەسەلەن ئایا خزمی ژنەبی ئای خزمی ینی تاوانی مناڵێک چییە لەو حاڵەتە تۆ باوکەکە خراپە یا دایکەکە خراپە مناڵێک تاوانی چییە تۆ بڕۆی لەگەڵ خێزانەکە یا لەگەڵ مناڵەکانش هەتایە هەر بەو شێوەیە کە باوکی بۆ کێ لە مناڵێکی چەنەها باوکی خراپێ مناڵەکەی زۆر باش بووە چەنەها دایکی خراپێ کچێکی زۆر باشی هەبووە کچێکی کوڕێکی زۆر باشی هەبووە یعنی بڵێم لەوانێ بۆ بە قدووە بۆ وڵاتەکە یا بۆ خێزانەکە یا بۆ ئەوێنە. ئەمڕۆ باز لە ئەرک و ڕۆڵی گەورەی ماڵ دەکەین. باوگە بێ قدوە بێ پێویستە ڕنگدارەوەی بەسەر نەوەکانیشیەوە تۆ لە بەیانی لە ماڵۆکەیتە دەرەوە تەمسیلی عیلەکە دەکەیت باشە و چاکە و ڕێگەی ڕاست بگرن لە ژیانی کۆمەڵگا و لە ناو میلەتەکە. کوردەوارە لە گەورە ڕژە بچووک پێدێ ئەگەر گەورەی ماڵ چاک بوو ئەوانیش ئەندامەکان هەمویان باش دەرەچێت. باوکو دایک وەکو کامێرە وایە کە فلیم لێهاتەوە عەدەسە بزەبەت ئەوەیە. گەورەی ماڵ ئەو کەسە کاریگەرەیە کە بمانێ و نەمانەوێت هەڵسوکەوتەکانی ئەگەر لە سەدیش نەبێت بەلایەنی کەمەوە لە 175 بۆ ئەندامانی خێزانەکە دەگەڕێتەوە. زۆر جار گەورەی ماڵ ئەگەر دایک بێت یاخود باوک بێت بە جۆرە ڕەفتارەکات لەگەڵ خەڵک و لەگەڵ خزم و کەسوکاردا یا لەگەڵ کەسوکاری پیاوەکەدا یا لەگەڵ کەسوکاری ژنەکەدا ئیتر کەسوکاری ژنەکە بە یاخود پیاوەکە بێت بەوەی ئەم هەڵسوکۆتە نەشیاوە سەراپای ئەندامانی خێزانەکە زەربی سفرەکەن و بۆ هەتایە پەیوەندی لەگەڵ ئەندامانی ئەم خێزانەدا بچڕێنن و لەوانەیە منداڵەکان خراپ نەبن منداڵێکی باش بن بەڵام بەهۆی هەڵسوکەوتێکی نەشیاوی گەورەی ماڵەکەوە وەک دەوترێت ئەو کەسە هەموو ئەندامانی خێزانەکەی لە بەرچاو دەکەوێت و بەو چاوە سەیری ئەوانش دەکات دەڵێت ئەمانیش مناڵی ئەون قابلە لەو باشتر بێت بۆ ئێمە ئەگەرچی ئەم هەڵسوکەوتە ئەم بیرکردنەوەی بیرکردنێکی زۆر هەڵەیە چونکم ئەم پەنجانەی دەست شون یەک نین هەر یەکەیان خوای گەور بە جۆرە دروستی کردووە بەڵام بڵێن چی ئەمە بیرکردنەوەی تاکی کووردە یاخود زۆر جار گەورەی ماڵ لە ناو خێزانەکەیدا بە جۆرە ڕەفتارەکات بە جۆرە هەڵسوکەوتەکات خۆشی و تەبایی و ئاشتەوایی لە نێوان ئەندامانی خێزانەکەدا هەڵ ئەگرێت بە جۆرێک زۆر جار منداڵ حەزەکان نەچێتەوە ئەو ماڵە چونکم دایم ماڵ پڕێتی لە ئاژاوە ماڵ پڕێتی لە گیر و گرفەت
و لە بەرامبەریشدا هەندێک جار گەورەی ماڵ ئەوەندە باشە ئەوەندە گەورەیەکی باشە ئەوەندە بەر بە پرسیارانەوە ڕەفتارەکات منداڵ ئەو ساتەی پێخۆشە یاخود ئەندامانی خێزان ئەو سادەی پێخۆشە کە لەو ماڵەدا لەگەڵ ئەندامانەی خێزانەکەیدا بیباتە سەر بۆیە زۆر گرنگە گەورەی ماڵ بە ئەرکی خۆی هەستێ بە ڕۆڵی خۆی هەستێ وەک قوتابخانەیەکی باژوا بێت قوتابخانەیەک کە منداڵ فێری ڕەوشی جوان بکات کە منداڵ فێری پێکەوە ژیان و خۆشەویستی بکات کە منداڵ فێری ئەو هەڵس و کەوتانە بکات کابێتە هۆی دروستبوونی پەیوەندی تونند و تۆڵ و خۆشەویستی و پێکەوە ژیان گرنگە گەورەی ماڵ بەم ڕۆڵە هەستێت بۆەوەی کە منداڵەکانیش سبەینێ هەڵسوکۆتە جوانەکان دووبارە بکەنەوە نەوەکو هەڵسوکۆتە نەشیاوەکانی گەورەی ماڵ دووبارە بکەنەوە بابزانین پەیامێکی ترمان لەم بەرنامەیەدا ئاراستە دەکرێت سەبارەت بە گەورەی ماڵ و بە شێوازی هەڵسوکەوت و بە ئاشتەوایی نێوان ئەندامانی خێزان لەگەڵمانە بن زیاتر بەردەوام دەبین بابزانین هاوڵاتیان چیمان پێ دەڵێت ئەمڕۆ باز لە ئەرک و ڕۆڵی گەورەی ماڵ دەکەین باوگە بێ قبوە بێ پێویستە ڕنگدارەوەی بەسەر نەوەکانیشەوە تۆ لە بەیانی لە ماڵۆکەیتە دەرەوە تەمسیلی عیلەکە دەکەیت باشە و چاکە و ڕێگەی ڕاست بگرن لە ژیانی کۆمەڵگا و لە ناو میلەتەکان کوردەواریا لە گەورە ئاڕژە بچووک پێ دێ ئەگەر گەورەی ماڵ چاک بوو ئەوانیش ئەندامەکان هەمویان باش دەرەچێت باوکو دایک وەکو کامێرە وایە کە فلیم لێهاتەوە عەدەسە بزەبەت ئەوەیە پێم بڵێ وەکو باوکێک وەکو گەورەیەکی ماڵ تا چەند گەورەی ماڵ کاریگەری هەیە ڕۆڵی هەیە لە دروستکردنی ئاشتەوایی نێوان ئەندامانی خێزانەکەیدا زۆری هەیە گەورەی ماڵ بەشێکی سەرەکی لە ماڵ بەشێکی سەرەکی لە ئیدارەدانی ماڵ چۆن ئینی نییە چۆن دەوری نییە دەوری هەیە تۆ تەماشاکەی ماڵێ تەماشاکەی باوکەکان نامێنێ تەماشاکەی بێ سەرۆبەری ڕووی تیەکە یان ئەو ماڵە تەماشاکەی پەرتەوازی ڕویان تیەکە بەڵێ زۆر جار ئەندامی گەورەی ماڵ با بڵێن گەورەی ماڵ ڕەفتارێکە نوێنێ باشە یاخود خراپە تا چەند پێ دوایە ئەم ڕەفتارە ئەم هەڵسوکەوتە ئەگەر باش یاخود خراپ بێ بۆ منداڵەکانیش دەمێنێتەوە ئەوانی چاو لەو دەکەن ڕفتاری باش بێ ئەگەر باش بێ مناڵەکانی چاو لێوەکەن ڕفتاری باش هەڵە بژێن ئەگەر خراپش بێ هەمان بەرنامە جێبەجێکرێت ئەو نیە قەدیمانەڵێ ئەرە گەورە ئاوێکە ڕێژە و بچووک پێکێخە مەبەستی چیە مەبەستی ئەوەیە کە لێ ئەگەر کابرا ڕفتاری جوان بوو کردەوەی جوانی کرد مناڵەکانیش کردەوەی جوان دەکەن بەڵام ئەگەر تۆ لەسەر کردەوەی خراپ ڕۆی بڕێەوە زۆر بەکەمی مناڵ لەسەر کردەوەی باشەکە هەر لەسەر کردەوە خراپەکە زۆر بەکەمی تا چەند گرنگە گەورەی ماڵ بە چەشتی قوتابخانەیەک بێت منداڵەکانی ئەندامانی خێزانەکەی لەو قوتابخانەیەدا فێر کات بە شێوەیەکی باش و بۆ پەروەردەکردنێکی باش گرنگە زۆر گرنگە لەسەر شێوازێکی جوان و ڕێک و پێک لە شێ شێوازێکە کە خی گەورە پێی خۆشی لەسەر شێوازانە بەرودەیکەی ئەگەر گەورەی ماڵ ڕفتارێکی نەشیاوی نوان یاخود باش نەبوو لەگەڵ ئەندامانی خێزان و یاخود لەگەڵ خەڵکی دەروی خێزانەکانیشدا تا چەند پێ دوایە سۆز و خۆشەویستی لە نێوان ئەندامانی خێزانە دروست ئەبێت ئەزانی جوێنە خۆی ئەگەر جارێک بێت جارێ و دووجارە هەموو کەسی شانی هەڵەیە بەڕاستی ئەگەر جارێک و دووجار شانی هەڵەیە بەڵام ئەگەر هەموو ڕۆژێ ئەم هەڵە دووبارە بکاتۆ خراپە ئەگەر هەموو ڕۆژێ تیامە وجود بێ ئەم هەڵە مەقسە هەڵەکان دووبارە کاتۆ خراپە زۆر جار گەورەی ماڵ ڕفتاری وایە بۆ نمونە ژن بێ یاخود پیاو بێت سێ دەکەیت لەگەڵ ئەو کەسانی کە دێنە ماڵەکەی ڕفتاری نەشیا و ئەنوێنێت بۆ نەوەکو پێویست ڕێزانێ ناگرێت بۆ نمونە بێڕێزیان بەرامبەرەکات ئیترم کەسەژەکەی بەڕقا لەم خێزانە و ئیتر هەموو ئەندامانی خێزانەکە بە گەورە بچووکەوە زەڕبی سفرەکات بۆیە تا چەند گرنگە گەورەی ماڵ هەمیشە ڕفتاری جوان بنوێنێ گەورەی ماڵ پێویستە مەقسە تۆ بۆ نمونە تۆ میوانی هێتە ماڵەکەت ئەگەر ڕێزی لێ بگریت و حرمەتی لێ بگری مناڵەکەش مەجبور لە دوای تۆ ڕێز لە میوانەکە بگرێ ڕێز لە خەڵک بگرێ ئەگەر تۆ ڕێزی لێ نەگریت و 4 میوان هاتە ماڵەکەت و مەقسە تۆ نەکرد مناڵەکەش وەڕایەت کە لێ ناگرێت ڕێزی لێ ناگرێت مەفروزە ڕێزی لێ بگرێت مەفروزە ڕێزی فێری ڕێزیکەی ڕێز لە خەڵک بگیرێ گەورەی ماڵە بڕیار ئەدا ناو خێزانەکە ئاشتەوایی تیابێ یاخود شەڕی تیابێ بەڵێ بەشێکی گەورەی ماڵە بەشی ڕئیسی گەورەی ماڵە بەشی ڕئیسی کە لە ماڵە بەریکێ لە باوک دوایی دایک هەردووکان تاواکەر یەکن
گەورەی ماڵ ئەرکی چییە لە ئاشتەوایی لە دروستکردنی ئاشتەوایی نێوان ئەندامانی خێزانەکەیدا؟ ئەرکی زۆرە یەکەم شتیانە بێت لێبور دەبێت لە خۆی بورێت لە شتەکانی خۆی ئەوە ئاشتەوای ڕێکخات ینی ئەرکی سەرشانی گەورە زۆر قورسە ئەوە ئەرکانێتی گیان هاچەند گرنگە گەورەی ماڵ بە جۆرە ڕەفتار بکات بە جۆرە هەڵسوکۆت بکات کە هەڵسوکۆتەکانی بە شێوەیەکی باش بگوازرێتەوە نەک ئەو هەڵسوکۆتە خراپانەی کە ئەوەی کات سبەینە منداڵەکانیشی هەمان ڕەفتاری و دووبارەکانەوە کە سبەینە گەورە بوون شویان کرد ژنان هێنا لە ماڵی خۆیانە هەمانش دووبارەکەنەوە. هاپاکی دیە بێ وابێت دەبێت ئاگای لە هەڵسوکەوتی خۆی بێت ئەبێت گەوری خۆی بسەرمێنێت اینجا کوردەواریا لە گەورە ئاڕژە بچووک پێی دێنێ بێت ئەو کرداوارانی کە لە ماڵەتی زۆر جیانی زۆر بە بەرپرسیارانە بیکات هەست بە مەسئولیت بکات زۆر ئاگای لێ بێت زۆر ڕەفتارەکانی پێشۆی بیکات دراسی کات بۆی مناڵەکان یان ئەوانی کە لە خوار خۆینی خراپەکان وەنە یان شتێنەکە کە خراپ بێ بۆوان کە جوانە. گەورەی ماڵ تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە ئەندامانی خێزانەکەی پەیوەندیان پتەوە بێت خۆشەویستی سۆز لە بینانە هەبێت ئەگەر هاتوو گەورەی ماڵ ڕەفتاری نەشیاو بوو ڕەفتارەکانی خراپ بوو دایم کێشە و گرفتی لە ماڵا دروست کرد میوانەگاتە ماڵ کێشەی دروست کرد لەگەڵ خەڵکە هەڵسوکۆتی باش نەبوو تا چەند پێ دوایە ئیتر ئەم منداڵانش خۆشەویستی و پێکەوەژیان و سۆز و هاوکاریکردن لە نێوانیانە بوونی ئەبێت. ئەخجاو کاتە گەورە نابێ گەرەوانەی نەبوو گەورە بەوە نییە کە نایلێمە گەورە بە کردارە گەورە بە هەرسکردن بە بەرپرسیارەتە ئەوە نابێ خۆی بە گەورە ئەگەر گەورە بێ دەبێت ئەوە بێت کە هەموو ئەرکانی لەسەر شانەتی بیگەێنێت لە ڕەفتارکردنی لە هەڵسوکەوتی لە پەروەردەکردن مناڵی لەگەیاندنی پەیامی جوان بۆیان لە گەیاندنی هەڵسوکەوتی جوان بۆیان ئەوە گەورەیە گەورەی ئەو کاتە گەورە نابێ بەناوبێت گەورەوەی کە ماڵەکەی پڕبێ لە ئاشتی کە بتوانێت پەروەردەیەکی تەندروست کە کەسێکی تەندروست خاتە کۆمەڵگاوە ماڵەکەی یەکەم مەدرسێتە یەکەم خوێندگەیە بۆ یەکەم مناڵەکانی چوونە دەرەوە هەڵسوکەوتیان جوان بێت ئەو کاتێک ئەوە جوان بوو مناڵەکەی یان ئەوەی کە لەژێر دەسیەوە جوان بوو لە دەرەوە کردداری کرد کوردوتەنی ئەڵێ ڕەحمان لە دایک و باوشی وایە چەند پێ دوایە گەورەی ماڵ قوتابخانەیە بۆ گواستنەوەی ڕەفتاری باش یاخود خراپ نەک پێم وایە ئەو یەکەم قوتابخانەیە کە تیا چاوەگاتەوە منداڵ گەورە هەنی خوێندگەی یەکەمیەتی بۆی. گەورەی ماڵ چ ڕۆڵێکی هەیە لە دروستکردنی ئاشتەوایی خێزاندا؟ وەڵی بەڕاستی دەورێکی گرنگی هەیە لە ئاشتەوای ماڵدا گەورەی ماڵ لەبەرەوە ئەو سەرکردەی ماڵە ئەتوانێت بە چاک ڕەوشت بکەوە بە خراپیش ئەتوانێت بە هەردوو لاکانە بیگۆڕێ. دەوترێ ئەگەر گەورەی ماڵ باش بوو زۆربەی ئەندامانی خێزان باش دەبن ئەگەر گەورەی ماڵ خراپ بوو زۆربیان خراپ دەبن ئەمە تا چەند ڕاستە؟ وەڵا ئەوە لە 100% ڕاست لەبەرەوە گەورەی ماڵ باش بێت مەسەڵەن ئەگە تۆ وەکو بڵین تۆ گەورەی ماڵ ڕاعی ماڵە ئەگەر گەورەی ماڵ چاک بوو ئەوانیش ئەندامەکانی هەمویان باش دەرەچێت ئەگەر خراپیش بوو ئەوە بەعکسەوە هەمووی خراپ دەرەچێت. دروستکردنی ئاژاوە دروستکردنی گرفت لە نێوان خێزاندا بێڕێزیکردن بەرامبەر بە خەڵک بە میوان کاتێ منداڵ ئەمە دەبینێت تا چەند پێ دوایە ئاشتەوایی لە نێوان خێزانە بەرقەرارە بێت تا چەند پێ دوای ئەندامانی خێزانەکە خۆشەویستی و سۆز و پێکەوەژیان و هاوکاریکردن لە نێوانیانە بوونی ئەبێت. ئەگەر باوکەکە بە شێوەیەکی جوان مناڵەکان پەروەردە بکە ئەو مناڵانش ڕێزیانە بێ بۆ میوان بۆ کەسی غەیرە بۆ دراوسەیە بۆ خزم بەڵام ئەگەرەکو باوکەکەش خراپ بوو مناڵەکان مەسەڵەن قسەی خراپی کەشتی وتەی ناشرینی وت ئەو مناڵانش فێرە بن لێ وەرەگرن ئەو مناڵانش دوایی لە ئەنجامە شتێکی باش دەرناچێت بە ئەو بنەماڵی وعایلەیە. گەورەی ماڵ ئەگەر باوک بە یاخود دایک بێ قوتابخانەیە بۆ گواستنەوەی ڕەفتارەکان ڕەفتارەکەشەکە خراپە یاخود باش بێت وایە ئەو قوتابخانەیەکە بۆ ئێستادایەکی زیاتر لە ماڵەوەی ئەبێ ئەو زیاتر سەپەرشتی مناڵەکان بکا لەبەرەوە ئەو باوک لە دەرەوەی باوکەکو چۆن ئەڵێ کوردەواریاڵی باوک بای دەشتە بەڵام دایکیش دەورێکی ئەبێ کاریگەری هەبێت لەسەر مناڵ و لە ماڵەوەی. ئەمڕۆ باز لە ئەرک و ڕۆڵی گەورەی ماڵ دەکەین. باوگە بێ قبوە بێ پێویستە ڕنگدارەوەی بەسەر نەوەکانیشەوە تۆ لە بەیانی لە ماڵۆکەیتە دەرەوە تەمسیلی عیلەکە دەکەیت باشە و چاکە و ڕێگەی ڕاست بگرن لە ژیانی کۆمەڵگا و لە ناو میلەتەکە. کوردەواریا لە گەورە ئاڕژە بچووک پێی دێ ئەگەر گەورەی ماڵ چاک بوو ئەوانیش ئەندامەکانی هەمویان باش دەرەچێت. باوکو دایک وەکو کامێرە وایە کە فلیم لێهاتەوە عەدەسە بزڵە بەدەوەیە.
ئەرکی گەورەی ماڵ چییە لە پەروەردەکردنی ئەندامانی خێزان بە شێوەیەکی باش؟ وەڵی دایک و باوک ئەبێ ڕێز لە مناڵی بگرێ ڕێز لە خۆی بگرێ و بە خێوان بکە و شتیان بۆ دابین بکە و ئەم ڕوای داهاتووە. باشە گەورەی ماڵ چ ڕۆڵێکیە لە دروستکردنی ئاشتەوایی نێوان خێزاندا؟ وەڵی ئەبێ وەکو شورتە و حاکم وابێ دایما دەستی بەسەرانەوە بێ و ڕێزان لێ بگرێ و مشاکیلیان بۆ حەل بکە و ئەگەر گەورەی ماڵ باش بوو پێت وایە منداڵەکان باش بن؟ حتممە نەبێ باش بن. ئەگەر خراپ بوو وەڵی پێشینان توانە جارەسە بنجی خۆی ڕێزە خراپ بێویش خراپە بن خۆ ڕەنگە لە سەد وەکو ئەو نەبن بەڵام تۆزێک ڕفتاری ئەوان ئەگوازێتەوە بۆ منداڵەکان ئەگەر باش بیاخود حتممە وایە بەقوبە من بۆ خۆم سەحەبی باوکی نۆ مناڵم تێگەی بەرەی سێژنی شمەیە بەخۆ سێژنە هەیە ماشەڵڵا بەرەکەی سێژ نمێناوە بەڵام من نییە مشکلەکە لێرە ئەوە نییە مەسەلەن تۆ بڵێ وەڵام مناڵەکانم خراپە بەس مناڵی ئەم سەردەمە هەموو شتێکێوێ هەچی تۆ هەتا ئێوێ باشە خێزان گەورەی ماڵ با بڵێن کاتێک کە ڕفتارێک ئەنوێنێ بەرابەر بە میوانێک ڕەنگە ڕفتارێکی باش نەبێت تا چەند پێت وایە ئەم منداڵانە چاولەوەکەن حتممە وایە باوکو دایک وەکو کامێرە وایە کە فلیم لێهاتەوە عەدەسە بزەبەت ئەوەیە مناڵەکە کۆپیتەوەکە شاشی شاکە نوێشکەری من نەمدیوە پیاوێکی نوێشکەر مناڵەکانی مەشروب خواتەوە نییە پیاوێکی مەشروب خۆر مناڵەکان نوێشکان نییە ئللا چاوەڕوانی تۆکە کۆپی تۆیە کۆپی دایک و باوکە. گەورەی ماڵ چ ڕۆڵێکیە لە پەروەردەکردنی منداڵدا لە پەروەردەکردنی خێزاندا چ بەلایانی باش بێت چ بەلایانی خراپ بێت؟ ڕۆڵی سەرەکی هەیە ئەوە بێگومان یعنی ڕۆڵی سەرەکی دایک و باوکە کەەوە پەروەردەکردنی ئەو مناڵانە چونکو ئەوەی کەەوە لە حەدیسە فەرموویەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەەوە ئینسان بە فطرەت لەدایک ئەبێ دایک و باوکێتی کەەوە مسلمانیەکەن یەهودیەکەن مەسیحیەکەن کافریەکەن ئەرکی دایک و باوکەکەەوە یعنی بەوەی کەەوە پێویستەکەەوە بە خەویان بکات و بەڵێ گەورەی ماڵ چ ئەرکێکیە لە ئاشتەوایی نێوان خێزاندا چ ڕۆڵێک دەبینێ لەوەی کە ئاشتەوایی لە نێوان خێزاندا بەرقەرار بێت؟ واللهی ڕۆڵی سەرەکی هەیە ینی تر خۆی ینی لەناو خۆمانە لەناو کۆمەڵگای خۆمانە کە چ کۆمەڵگەی ئیسلامی بڵین بەگشتی و چ کۆمەڵگەی کوردەواری خۆمان بڵین بە تایبەتی ئەرکی سەرەکی سەرۆکی خێزانە کەەوە هەموو ڕۆڵەکان لەسەر شانی ئەوە ینی بۆ ئاشتەواییە بۆ ینی کێشەکان چۆنچۆنی بە یەکۆ بە ڕاوێژکردن لەگەڵ خێزانە لەگەڵ ئەوڵاکانیان ئەگەر گەورە بووبوون و گەیشتمونە حەدی ئەوەی کەەوە ڕاوێژیان لەگەڵا بکرێ کەەوە هەتا ڕاوێژی تیا بێت و ئەرکی ئەویش سوکترە بێت و ینی ژیانیشان بەختەوەرتر و خۆشتر و باشترە بێت. ئەگەرات و گەورەی ماڵ نەیتوانی ڕفتاری جوامێ لەناو خێزاندا ئاژاوی دروست کرد گرفتی نێوان خێزانە تا چەند پێت وایە سۆز و خۆشەویستی و پەیوەندی پتەوی بەهێز لە نێوان ئەندامانی خێزانە دروستە بێت خوشک و برا دایک لەگەڵ مناڵ لەگەڵ دایک ئەمانە تا چەند پێت وایە پەیوەندێکی تونوتۆڵ و خۆشەویستیانە بێت؟ واللهی بەڕێزم خۆی ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەەوە ئەو خێزانە یەکەم یعنی بە ئاگا بن لە مەسائلی دینەکەمان دینێکی پیرۆزە هەموو بابەتێکی تایە کە ئەمانە هەمووی ڕێکە خاتەوە ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە بۆ قورئان و سنت بۆ فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ یعنی ئاینەکەی خۆمان ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر بەو شێوازە ڕفتار بکەین یعنی هەم دایک ڕۆڵی خۆی ئەبینێ ئەزانێت چۆن ڕفتارکە لەگەڵ مێرد و لەگەڵ ئەوڵاکانی و لەگەڵ خزمی مێرد و لەگەڵ خزمی خۆیان و هەروەها پیاوی لە ناو ماڵی ژانی با بڵین هەر هەمان شێوە ئەگەر بەو شێوازە بێت یعنی خێزانێکی بەختەوەرە بن ئەگەر لەسەر دینی پیرۆزی ئیسلام ڕفتار بکرێت و ئەمڕۆ باز لە ئەرک و ڕۆڵی گەورەی ماڵ دەکەین. باوگە بێ قەت وەبێ پێویستە ڕنگدارەوەی بەسەر نەوەکانیشیەوە تۆ لە بەیانی لە ماڵۆکەیتە دەرەوە تەمسیلی عیلەکە دەکەیت. باشە و چاکە و ڕێگەی ڕاست بگرن لە ژیانی
کۆمەڵگا و لە ناو میلەتەکان. کوردەواری لە گەورە ئەڕژە بچووک پێدێ ئەگەر گەوری ماڵ چاک بۆ ئەوانیش ئەندامەکانی شەمیان باش دەرەچێت. باوکو دایک وەکو کامێرە وایە کە فلیم لێهاتەوە عەدەسە بزڵە بەدەوەیە. ئەمە ڕابۆ چوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە گەورەی ماڵ چ ڕۆڵێکیە لە ئاشتەوایی نێوان خێزان و چارکێکی لەسەرشانە بۆ ئەوەی نەوەیەکی باش پەروەردە بکرێت بۆی ئەوە سوکەوتانی کە گەورەی ماڵی کات بگوازرێتەوە بۆ منداڵەکان بۆ ئەندامانی خێزانەکە. ئەو هەڵسوکەوتە کە گەورەی ماڵ دەیوێنێت باش بێ یاخود خراپ بە دڵنیاییەوە بەشێکی زۆری دەگوازرێتەوە بۆ ئەندامانی خێزان و ئەندامانی خێزانیش لەوەوە سەرچاوەوەردەگرن بۆ شێوازی هەڵسوکەوتیان و ڕەفتارکردن لەگەڵ خۆیان و لەگەڵ خەڵکی و لەگەڵ ئەو کەسانەی کە لە دوا ڕۆژدا دەبنە هاوسەریان چ کەس بێت چ کوڕ بێت. بۆیە گرنگە گەورەی ماڵ هەمیشە ڕەفتاری جوان بنوێنێت ڕۆڵی خۆی ببینێت لە دروستکردنی ئاشتەوایی نێوان ئەندامانی خێزاندا کە شتێکی بەسێ ڕوویدا لە نێوماڵدا نەیکا بە کێشەیەکی گەورە و ئاشتەوایی لە نێوان خەڵک تێک نەدات. زۆر جار دەبینین گەورەی ماڵ لەسەر سفرەکەی کا بە شەڕ لەسەر سفرەکە دەنگە دەدروستەکات بە جۆرێکە خواردنەکە لە هەموو ئەندامانی خێزانەکە تێک دەدات و نایهێڵێ بەدڵیانەوە بنووسێت. بۆیە زۆر گرنگە گەورەی ماڵ ڕەفتارەکانی ڕەفتارێکی شیاو بێت ڕەفتارێکی ئەقڵانی بێت ڕەفتارێک نەبێت کە خۆی 5 دقە دوایەوە لە ڕەفتارەکانی پەشیمان بێت و بڵێ ئەوە من چیم کرد بۆ وا ڕەفتارم کرد. گرنگە گەورەی ماڵ بە ئەرکی خۆی هەستێت بە ئەرکێکی باش. گرنگە گەورەی ماڵ ئەو قوتابخانەیە بێت کە ئەندامانی خێزانەکەی لێەوە فێری جوانترین پەروەرە دەبن فێری باشترین پەروەرە دەبن تاکو خۆیانی لەسەر بەدیار بنێت. هیوادارین ئاشتەوایی لە نێوان هەموو ئەندامانی خێزاندا بەرقەرار بێت. گەورەی ماڵ کارێ نەکات کە سوکاری خۆی یا کە سوکاری ژنەکەی دوور بخاتەوە لە منداڵەکانی دوجار کە منداڵەکانی بەبێ کەس بمێنەوە و بە بۆنەی هەڵسوکۆتێکی نەشیاوی گەورەی ماڵەوە ئیتر خەڵک دەچێت ئەو خێزانە نەکات و دەنگیان لەگەڵادا بڕن و بۆ هەتا پەیوەندەکان بچڕێن. چونکم زۆر کەسمان بینیوە بەهۆی ڕەفتارێکی نەشیاوی گەورەی ماڵەوە کە سوکاری خۆی یا کە سوکاری ژنەکەی هادوچێ و خێزایی نەکردووە و بۆ هەمیشە دەنگی لێدا بڕیون کە دوجار منداڵەکان بەبێ کەس دەمێنەوە. هیوادارین ئاشتەوایی بەرقەرار بێت. هیوادارین گەورەی ماڵ بارکی خۆی هەستێت. هیوادارین ڕۆڵە ببینێت کە ئەندامانی خێزانەکەی سۆز و خۆشەویستی و پێکەوە ژیان و هاوکاری لە نێوانەدا بێتە بەرنامەی ژیانیان. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.